ئێستا باز لە دۆلاری کۆن دەکرێت و باز لە شین و سپی ئەکرێت لە نزیکەی $10,000 این دەفتەرێ دۆلارە چەنە فەرقەکات خۆی ئەو کێشەیە بەڕاستی لە بازرگانەکانی بەغا دروست بووە و بانکی مرکزی عێراقی ئەبووە بەڕاستی یاسایەک یا بڵێن قسەی هەبووە لەسەر ئەو بابەتە بەداخەوە نەیبوو کە وەختێک کە ناوەند نەیتوانی ئەو کێشەیە چارەسەرکات تەحویلە بێ بۆ هەولێر و سلێمانیش ئێمە چوە سێ بازاری دراومانێ لە عێراقا بەغا هەولێر و سلێمانی لەم سێ بازارە ئەو جیاوازیە دروست بوو بەداخەوە سەرچاوەکەی یا هۆکاری سەرچەکەی بەغایە و ئێستا لە سلێمانی و لە بەغا و هەولێری شاتوانم بڵم تقریبا $2,000 دیناری فەرقە $100 چاپینەوە بۆ چاپە تازەکە بەهۆی ئەوەی کە لە بەغا وەرناگیرێ ئەگەر ناوەندە ئەو کێشەی حەلکا ئەو جیاوازیە نامێنێت لە دەفتەرێ دۆلاران نزیکەی 30,000 فەرقەکات تقریبا 300,000 فەرقەکات بەڵێ ئەگەر بەس بەغا بەڕاستی ئەوە قەرارێکی پێدەرگا ئەو جیاوازیە نامێنێت ئەمە ساڵی 2000 و ئەمە 2006 ئەوە چۆن بەڕاستی لە ڕووی کوالیتی ئەو دۆلارە کۆنەکە زۆر باشتر لە تازەکە ئەو لە ڕۆنیوی ئەسڵ دروستکاوە ئەم لە لۆکە و کەتان دروستکاوە لۆکە و کەتانیش لەگەڵ پێکاتی بۆ درا و تۆزێ قورسە زۆر باشتر دراوە کۆنەکە بەڵام بەداخەوە لێرە ئەو جیاوازیە دروست بووە ئەڵێ خۆتان لە سویسرا کاکجان ئەڵێ خۆتان لە سویسران لە معاملی دروستکردن نا ئەمە پارەی ئەم جارە لە سویسرا چاپ نەکراوە دیناری عێراقی کۆن لە 84 تقریبا لە سویسرا چاپکراوە ئەمە لە دیلارۆ لە بریتانیا چاپکراوە پێکاتی دۆلاری ئەمریکی لە ئەسڵا لە دراو بەجددی هەمووی بەگشتی لە جیهانە ڕۆنیۆی ئەسڵا کاغەزی ڕۆنیۆ ئەسڵا تێکچوونی کەمترا بەس ئێستا لە دراو ئەمان لە لۆکە و کەتان دروستکراوە ئێستا درای پلاستیکی وردەوە بەرهەمیەت ئێمە ئەو یاسا گشتیەمان نەما دراو بووی لە جیانەتێکشا کە بەرامبەر دراوەکە و زێڕت هەبێ ئەو یاسا لە جیانە هەڵۆشایەوە ئەگەرەوە بواە بەهای دراو بەم شێوەیە خراپ نابوو بابەتێکی تازەش بوو بۆ خۆم هەر بژەی کاکدانا کاتەکەی خۆش بێ